ئای دەست و چاوتان خۆش بێ دووبارە و دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئێوە با بە کورتیش باسی کەم بەرهەمەش بکەین فەرموو. ئەمە یەکێک بوو لە بەرهەمەکانی مامۆستا ئومێد باڵەبان کێکێکە لە بەرهەمە جوانەکان یەکێکە لە شاکارە جوانەکان باوەڕێز و خۆشەویستیمان بووە کە بەڕاستی خۆم ینی یەکێکم حەزم زۆر بۆ گۆرانی هەبوو پێشووتریش ینی کە سەرەتا فێری ساز بووم و دەستم کرد بەم ئامێرە لەم گۆرانیەوە دەتوانم بڵم لەم گۆرانیەوە دەستم پێ کرد و فێر بووم و بەهرەکانم بەرەو پێشتر بن ئەم بابەتەمان لەسەر مەقامی بەیاددا نابووم کە توانیمان لەگەڵ ئەم هاوڕێیانە شتێکی مۆدێرنترانە بکەین و شتێکی تازەگەریانە بۆم گۆرانێ دابنین میکسێکی جوانتر بۆ گۆرانێ داڕێژین و پێشکەشی بکەین. دەستەکانتان خۆش بێ. دەستان خۆش بە منێک پرسیاری ترەکەم کامتان وەڵامتان داوە ئاسایی تا چەند هەستەکەن مۆسیقا ئارامی دەرونی دروستەکە چکاڵەن مۆسیقا خۆراکی زمانی ڕۆحە ڕاستە بەڵێ بە تاکید مۆسیقا زمانی ڕۆحەیانی لەگەڵ ڕۆحی ئینسانەکان پەیوەندێکی باشی هەیە ڕاستی ینی ئەو کەسانی کە مۆزیسیان و ئەو کەسانی کە ئامێرەکان دەژەنن ینی لە کۆمەلگای دەرەوە لە دەرەوە بە تەواوەتی هەستیان پێ دەکرێت کە ئەم کەسانە کەسێکی ئارامترن و لە چاوبوون منە کۆمەڵە کەسیان ئەمەش دەگرێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار کە ئەوانن ئەویش بوون منە هەر ئالەتە و ڕوحەتێکی تایبەت بۆ خۆی هەیە بۆنەتو هەر ئامێرێک ئاسەڤەکەی ئەگەر داخلی ناوەڕۆکی ئامێرەکەی بی ڕۆحێتێکە دەداتێ کە بوون منەوال لێ دەکات و کەسێکی تر دەرکەوی جۆرێکی تر هەڵسوکەوت بکەین بە ئارامتر هەڵسوکەوت بکەین هۆکارەکەی تۆ زۆر جوانشی کردەوە بەرهەمی کۆتاییمان پێکاتوە لە چەند گۆرانیەک و مەقامێکیش کە لەسەر سکیڵی مەقامی بەیاتە و لێرەوە دەمەوێت ئەم بەرهەمە پێشخەش بە کەسێکی ئازیزم بکەم چاوان خان کە لەسا لە دیارمەندانی شلیار بەنامەکە و ئەم گۆرانی پێشخەش بە چاوان خان بێت. سلااو ڕێزمان بۆ ئەویشەیە بۆ هەموو بینەرانمان خۆشەویستان بگە بابەتەکانی ڕۆژێکی ئەمڕۆ کۆتایی هات بە هیوای جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت بە مەرەمە کۆتایی هێنین هەر شاد و کار بە هیوای دەروونێکی ئارام و تەندروستێکی باشتر بۆ هەموو لایەکتان هەر شاد بن.